Hey! Kom maar! Kom op! Goed! Goed daar! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed gedaan! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Kort! Kort! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar! Ah!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
دیارە ئێمە ئەو ڕۆیانی ڕانیە لە نوێمین یاریماندوو لە ئاخی کۆتا یاری قۆناغی یەکەمدا بەڕاستی ئامادەکاریی زۆر باشمان کردبوو و بەرنامە و پلانیشمان بەو ئاراستەیەدا بوو کە بتوانین سێ خاڵیوارە بەدەست بێنین بۆی دانەبڕن لە چێبڕکەیەکە چکامەگە سێ خاڵمان نابا دەبووین بە 16 خاڵ لەگەڵ یەکەمی کۆمەڵەکە کە خۆمان دەزانین هەولێرە 20 خاڵی هەیە 4 خاڵ دوو دەبووین بەداخەوانێ دیار دوای ئەوەی کە ئاستێکی باشمان پێشکەش کرد تیپی میوان تەنها لە چەند فرسەی لە دوو فرسەدا بتوانیان استیغلالی فرسەکان بکەن بەڵام بەداخەوە یارزانانی هێڵی پێشەوە ئێمە ئەوڕۆ مۆفەق نەبوون لەوەی کە بتوانن لەو هەموو زەختەی کە لە تیپی بەرامبەر دروستمان کرد چەند هەلێک ئیسیفادەی لێ بکەین و بتوان گۆڵی پێبێن و بتوانین سێ خاڵی یاریەکە بەدەست بێنین بەداخەوە بەڕاستی دەبوو ڕانیەگە لە هەموو یاریەک خاڵی لەدەستدا بە لەو یاریە دەبوو سێ خاڵی ئەو یاری بەدەست هێنابایە بەناوی خوای گەورە سوپاس بۆخوا ئەنجامەکە بە سەلامەتی هەموو لایەک کۆتایی پێهات ئەم دەستخۆش لە یاریزانەکان دەکەم لەبەرەوەی ئەمن وەکو یانەی بروس کە تەمەشای ئیمکانیت و قابلەتی یاریزانەکانمان دەکەین ئەمە ئیمکانیتمان معدودە بەڕاستی ینی لەوەندەی زیاترمان نییە هەتا فترە انتقالات ئینشاڵڵا دەتوانین خۆمان ڕێک بخینەوە بەڵێ ئێمە لە دوای گۆڵکردنەکەمان پێ یاریزانیشمان تەرد کرا ئەمە دەمانتوانی ینی ئیشمان کردبوو لە ئەفتاهەمی دووەم هەندێک ڕێنمایی هەبوو هەرزوو تەطبیقیان کرد دەتوان بریم لە دەقەکانی ئەوەی تەطبیقیان کرد و ئەمە گۆڵشمان کرد بەڵام ئیدی بوار ڕێ پێ نەدان لەبەرەوەی نەقس بووین فەریقی بابلەنیانەی ڕانیە یەک لە تیپە باشەکانە یەک لە تیپە وەکو فەردی وەکو جەماعی زۆر باش بوون بەڵام ئەمن دەستخۆشی لە یارزانەکان دەکەم کە توانیان یاریەکە کۆتایی پێبێنن بە یەکسان بوون ئەمە فکرەمان ئەوە بوو ڕازی بوون ڕازی نەبووین بەڵام ئیدی لە دوای تەڕدی یاریزانەکەمان بەڵێ ئەمە ڕازی بوون بە ئەمەنجامە لەخوای بەزاد ئینشاڵڵا لە داهاتوو بتوانین ئیش بکەین لەسەر تیپەکەمان بۆ ئەوەی لە قۆناغی دوو خۆمان ڕێک بخینەوە بەرەو پێش بچین ئینشاڵڵا